خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەی. دوا بەدوای ئەوەی ئیسرائیل لە هێرشێکی درۆنیدا لە دیمەشقی پایتەختی سووریا سەفارەتی ئێرانی بە ئامانج گرت و ژمارەیەک لە بەرپرسە باڵا سەربازیەکانی ئێرانی تیادا لەناوچوون. لەو ڕۆژەوە ڕۆژەفی جیهان بووە بە تۆڵەی ئێران. ئێران هەڕەشاکات کە تۆڵاکرێتەوە و لە ناوەندی مێدیای و سۆشیال میدیا و مناقەشەی هاوڵاتیانیش ئەو پرسە گەرمە و گوڕە کە ئێران هەندێک 48 کاتژمێر و هەندێک پێیان وایە کە ئەم شەو هەندێک پێیان وایە بەرەبەیانی ئێران تۆڵەی خۆیەکاتەوە. تۆڵەکە ڕوونیایە لە ڕێگەی پرۆکسیەکانەوە ئەبێت واتە لە ڕێگەی بریکارەکانیەوە بێت یاخۆت ڕاستەوخۆ. وەکو زۆر جاریش هەندێک لە چاودێرانی سیاسی بازیەوەکەن ئەمە کردنەوەی دەرگای جەهەنەمێکە بۆ ناوچەکە بە تایبەت عێراق وەرێمی کوردستانیش پرشتی ئەو شەڕیان بەرەکەوێ بۆ ئەوەی ئێمە بەرچاومان ڕوونتر بێ و تۆی بینەر بزانین چی ڕوەدا لەگەڵ توێژەری ئەمنی بەڕێز عەبدولقادر عەبدوڵڕەزاق هەرچی گفتوگۆکەین کە بەڕێزیان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. کاک عەبدولقادر سڵاو لێبێم کاتت باش. سپاس بۆ بەشداریت لە پانۆڕامادا. من ئەمەوێت سەرەتا لەو پرسیارە سادەیی هاوڵاتیانەوە دەست پێ بکەین کە ئایا مەسەلەی تۆڵەکردنەوەکە چۆنیە بێت مەسەلەن خەڵک پێشبینیەکانیان وایە کە لە 48 کاتژمێر نەخێر ئەم شەو کە بۆردومان یان درۆن یان هێرشی موشەکی ئێران بۆ سەر ئیسرائیل ڕوو ئەدات و نوێترین پێشاتیش کەشتەکەی گەروی هورمزە کە باڵای پرتوگالەوەی و ئێران پێی وایە هی لۆردێک یان دەوڵەمەندێکی ئیسرائیلیە جووە و ئیسرائیل ڕەتیەکاتەوە. فەرموو. زۆر سپاس ئەو کاتەی بەڕێستان باش کاتەی بینەرانی کورسات نیوز باش. بێگومان ئێران پێشتر پیشانی داوە لە سەروبەندی تیرۆری سەردار قاسمی سولەیمانی کە ئەگەر ڕاستەوخۆ لەلایەن هێزێکی دەرەکیەوە هەڕەشەی لەسەر بێت یان هێریشی بکرێتە سەر ئەویش ڕاستەوخۆ وەڵامەداتەوە. بەڵام هەموو ڕووداوانە بەر لە 7 ئۆکتۆبر بوواتە استراتیژیەتێکی نوێ تاکتیکێکی نوێی ڕوبەڕووبوونەوە لە نێوان ئێران و ئیسرائیل لە دوای 7 ئۆکتۆبر هاتۆتە ئارەوە کە ئێران ڕێگ تا ئەم ساتەی کە من و جەنابەت دانیشتووین و قسەی لێوەکەین ئێران ڕێگەی نەداوە کە ئێران لە زەوی یاری ئیسرائیل داگەمە بکرێت. واتە پێکانی کونسڵگەری ئێران لە دیمەشق بەشێک بوو لە پلانی ئیسرائیلی بۆەوەی ئێران لە جیاتی ئەوەی کە لە شەژمانگی ڕابرتوو لە زەوی خۆیدا یاری بە ئیسرائیل و ئەمریکا کردووە ئێستا بیانەوێ پلانێک بی بۆ ئەوەی ئێران بچێتە ساحەی ئەوان بچێتە گۆڕەپانی ئەوان بۆ جنگ بۆ یاریکردن کە ئەوە لەوانەیە زەرەری بۆ ئێرانیەکان زیاتر بێتن کە تا ئێستا ئێران وەڵامی نەداوەتەوە. هەرچەندە هەڕەشەکان هەن ئێران دەڵێ بێگومان ئێمە وەڵامی ئەم هێرشە دەدەینەوە بەڵام بین بۆ بە دیوێکی تر بە ڕەهەندێکی تر بە گۆشەنگایەکی تر سەیری بابەتەکە بکەین. لەو ڕۆژەی وەکە کونسڵگەری ئێران لە دیمەشق پێکراوە زیاتر لە 12 باڵیۆسخانە و نوێنەرایەتی وڵاتی ئیسرائیل لە وڵاتانی ناوچەکەدا چۆڵ کراون کارمەندەکانیان بە تەواوەتی گوازرۆنەتەوە بۆ ناوخودی ئیسرائیل. ناوخودی ئیسرائیل شێوازی ژیان گۆڕاوە، خەڵک ئازۆقا پاشەکەف دەکەن، زۆر بلێتی دەرچوون لە ئیسرائیل و نەگەڕانەوە بۆ ئیسرائیل بردراوە. کارکردن و بەرهەمی ئیسرائیلی واتە ئینتاجی اقتصادی ئیسرائیلی ڕوو لە دابەزینە. هەموو ئەمانە بۆ خۆی جۆرێکە لە تۆڵەکردنەوە. واتە هەندێک لە سەرکردەکانی ئێران ئێستا ئاماژە بەوە دەکەن کە خۆی ئەو تۆڵەی کە باسی دەکەین تا ئێستاش تۆڵەکە وا دەکرێتەوە. واتە ئیسرائیل لە ڕووی نێودەوڵەتیەوە زەرێکی زۆر گەورەی کردووە بەوەی کە لە ئەنجومەنی ئاسایش ڕاستەوخۆ هەموو ئەو ئەندامانەی ئەنجومەنی ئاسایی شوونەتەوەی گرتوەکان وڵاتانی نێودەوڵەتی ئیدانیان کرد کە ئەمە هەنگاوێکی زۆر
نابەجێ بوو بە ئامانجگرتنی نێردە دیبلۆماسیەکان بنکە دیبلۆماسیەکانی وڵاتان لە جیهاندا لە دەرەوەی قەواعدی ئیشتیباکی عالەمیە کە ئیسرائیل ئەم هەنگاوەی ناوە لە ڕووی نێودەوڵەتیەوە بینیمان کە پاڵپشتی ڕاستەوخۆی ئەوروپیەکانی لەدەستدا بەم ڕەشنووسی بڕیارەی لە ئەنجومەنی یاسایش ڕەت کرایەوە بە کەمتر لە هەفتەیەک ڕەشنووسێکی تر ڕۆی زۆرینەی ئەنجومەنی ئاسایش دەنگی بەڵێیان لەسەردا و ئەمریکا تەنها مەمانعەتی کرد کە ئەمە بۆ هۆکاریەوەی تێکچوونی تا ڕادەیەکی زۆریش پەیوەندیەکانی ئیسرائیل و ئەمریکا ئەم هەموو ئەوانە خودی خۆی لە خۆیدا جۆرێکە لە تۆڵەکردنەوە بەڵام ئەگەر بێت و ئێران بیەوێ ڕاستەوخۆ وەکو جارانی پێشووی بەر لە 7 ئۆکتۆبر بیەوێ بە پێکانی بنکە و بارەگاکان یان نێردە و دیبلۆماسیەکان یان ئەوەتە ئەو بنکانەی کە وەکو هەولێر کە پێی وابوو ئیسرائیلەکان تێیدا بەشدارن یان ئەوەی کە لە پاکستان یان لە شوێنی ترەگە بیەوێ ئەم کردارە بکەواتە ئێران ڕاستەوخۆ لە یاریەکەی خۆیەوە ئەچێتە یاری ئەوان کە من پێم وانییە ئەگەرچی لە ئێران ئێستا دوو جۆرە ئاراستەی بیرکردنەوە هەیە ئاراستەیەک بەرەو ئەو ئاراستەیە دەچێت کە پێی وایە ئێستا ئێران دەبێت وەڵام بداتەوە دەبێت بە توندی وەڵام بداتەوە نێردەی دیبلۆماسیک بنکەی دیبلۆماتیک لە ئێران لە دنیادا هێڵی سوورە و هێڵەکانی سوور بەزێنران دەبێت حتمما ئێران وەڵام بداتەوە دەبێت حتمما یان نێردە یان بنکەی دیبلۆماتیکی ئیسرائیلی لە وڵاتان بپێکێت یان بنکەی سەربازی یان ئەوە تا ئەو هێرشانەی کە لە ڕێی پرۆکسیەکانەوە دەکرێتە سەر ئیسرائیل دەبێت فشارەکان تونتم بکرێن کە ئێران من پێم وایە ئەو سەبرە استراتیژیەکەی دام بە خۆداگرتن استراتیژیکەکە کە ئێران ساڵانێکە پەیڕەویەکە لە مەودواش خەریکە پەیڕەوەکرێواتە تا ئەو ساتەی کە ئێران هیچ کردەوەیەکی سەربازی بۆ تۆڵەکردنەوەشین ئەنجام نەداوە لە ناوچەکە زیانی بە ئیسرائیل گەیاندووە هەم لە ڕووی دیبلۆماسیەوە هەم لە ڕووی سیاسیەوە لە ناوخودی ئیسرائیلشەوە دەنگی ناڕەزایی کە ئەم پێکانە و پێکانەکانی پێشوو ئەکرێت لەم شێوەیە پێکانەکانی تریش هێشتا ناچوانێت لە قەبارەی ئەو زیانە گەورەی 7 ئۆکتۆبر کە ئێران بێسەرکردە و بیر مەند و دامەزرێنەری پلانەکە و هەموو ئەوانە وا دەکاتن کە ئیسرائیلەکان خودی خۆیان سەرکردە سەربازی سەرکردە ئەمنیەکانیان تا ئێستاش پێیان وایە کە ئەمە و کردەوە داهاتوەکانی هێشتان لە قەبارەی ناگاتە قەبارەی ئەو کردەوە سەربازیە و ئۆپەراسیۆنەی 7 ئۆکتۆبر کە کاک عەبدولقادر ئەنی خامنەی ئەمجارە هەڕەشەی تۆڵەکردنەوەی کردووە و ئەمریکا ژەڵێ مەسەلەن کە و دەستەواژەی دوێنێ هەبوو کە وتوێتی نەکەن ینی بۆ ئێران ینی پامێکیان هەبوو بۆ ئێران کەوتێتی نەکەن ئەم نەکردە پێت وایە ئێران مەسەلەن ئەمڕۆژ مەسەلەن غارەیەکە بوو بۆ سەر حەزبوڵڵا وتیان چەند موشکێک ئاراستەی ئیسرائیل کراوە ئاراستەی ئیسرائیل کراوە ئەیانەوێ حەزبوڵڵاش ڕاکێشنە ناو یاریەکە گەر هیچ نەبێت تا ڕادەیەک حوسیەکان چکە کۆمەڵێک زەربەیان بەرکەوت بێدەنجێکیان هەیە ینی ئەو تۆڵەی ئێران خۆشتەزانی کە ئێران لە مەسلەی تۆڵەکردنەوەیە چاوی دنیای لەسەرەوە چاوی بەرەی مقاومەی لەسەرە کە هاوکارەکانی لەسرە ئەم تۆڵەیە لە چیەوە ئەبێ و هەندێک لە چاودێری سیاسیان محللین باز لەوەکەن کە ئەم شەو ڕوئەدا ڕوونادا ینی بەڕاستی بابەتەکە بەو شێوەیە یان سەبر و تەحملێکی زیاتری گەرەکە بێگومان من پێم وایە سەبر و تەحملی ئێران لەوە زیاترە ئێستاش گۆڕەپانی ئێران یاریەکە هێشتان لە گۆڕەپانی ئێرانە بیرمان نەچێت 3 هەفتە لەمەوبەر ئێران و ئەمریکا لە عومان سەرقاڵی دانوستاندنی نهێنی بوون خاڵەکانی دانوستانەکان تا ئێستاش ئاشکرا نەکراون بەڵام ڕاستەوخۆ دوای ئەو دانوستانە بڕیارەکەی ئەنجومەنی ئاسایش لە زیانی ئیسرائیل و لە قازانجی ئێران دەنگی پێدرا ئەکرێ ئەمانە دەرەنجامەکانی ئەم کۆبوونەوەنە بن بیرمان نەچێت دوای پێکانی کنسولیەی ئێران ڕاستەوخۆ ئەمریکیەکان هاتنە سەرهێڵ و تەنانەت ئیدانەشیان کرد کە ئەمە لە دەرەوەی قەواعدی ئیشتیباکی جیهانیە و ئێمە وەکو ئەمریکا تێوە نەگڵێنن ڕوو لە ئیرانیەکان ئێمە وەکو ئەمریکا تێوە نەگڵێن لە بەرنامەی تۆڵەکردنەوەکەتان واتە پێدەچێت ئەوروپی و ئەمریکیەکان تاڕادەیەکی زۆر لە ئێستاشدا لەم سیاست و بەرنامەی کە نێتانیاهو کابینەکەی چ لە غەزە و چ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پیادەی دەکەن
هاوتەریب نەبن ئەگەر چی پەیوەندیەکانی ئەمریکا و ئیسرائیل لە زیاتر لە نیوسەدەی ڕابردوو پاڵپشتێکی هەرە بەهێزی سیاسەتەکانی کابینە یەک لە دوای یەکەکانی ئیسرائیل بووە لەو پلانانەی کە فەڵەستین و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی جژ لە ئیران کردویانە بە تایبەتی لە سەردەمی ترامپ بەڵام بێگومان 7 ئۆکتۆبر خاڵێکی وەرچەرخان بوو کە پێکدادانێکی سیاسی لە ناوخودی ئیسرائیل دروست بووە کە ئۆپۆزیسیۆن و دەسەڵات تەنانەت کابینەی جەنگیش چەند جارێک توجاری پێکدادان و ناکۆکی و ململانە بووینە لە ناویە کە هەتا ئێستاش بۆشایی و ئەو ڕەزالەتەی کە 7 ئۆکتۆبر ڕوویدا تا ئێستا شاباک ئەخرێت ئەی خاتە مۆساد و لەوێەوە بۆ دەستگای سیخوڕی لەوێ بە دەستگای دژە سیخوڕی تا ئێستا نازانن کێ تۆمەتبارکەن تاوانبارەکە کیە بۆ ئەوەی بزانن خاڵی ڕاوەستان و تۆمەتبارکردن و دەرچوون لەوەی دوایەت خاڵ دەستپێکی بۆ چارەسەری کێشەکان چێە بەڵام دیارەکە ئیسرائیل پلانێکی زۆر ڕوونی هەیە بۆ ئەوەی ئێران ڕاکێشێتە ناو ئەم سیناریۆ لە لایەکی تریشەوە کابینەی بایدن پێوە بگرێت لە وەڵامدانەوە لەبەرەوەی ئێستا دەزانین هەم حزبوڵڵا کە جەنابەت باست کرد هەم ئەنساڕوڵای لە یەمەن هەم لە سووریا کە ئێستا بەم کۆتاییانە هێزێکی ڕووسی بۆ چاودێری گوازراوەتەوە بۆ باشووری سووریا هەم لە عێراقیش توانای ئەوەیە باس لەوە دەکرێت کە چەک و جەبەخانەیەکی زۆر گوازراوەتەوە بۆ ڕامەڵڵا لە کوێ گوازراوەتەوە ئەمە خۆی پرسیارە نائەمنیەکان لە دەریای سوور و بابلمەندە بوو دەریای عەرەب هەموو ئەمانە جێگەی پرسیارن ئەمەی کە لەم 24 ساعتە ڕوویداوە لە گەروی هورموز هەموو ئەوانە نیشانەی ئەوەیە کە ئێران ئێستا لە گۆڕەپانەکەی خۆی یاریەکی سەرکەوتو دەکات بەڵام بۆ تۆڵەکردنەوە چ بەرنمەیەکی هەیە تا ئێستا کە ئەم شەوە یان 24 ساعتی داهاتووە چاودێران پێیان وایە کە بە تەکید هەرێمی کوردستان و عێراق ناگرێتەوە لەبەرەوەی ئەو پاڵس و پەیامەی پێشتر پێویست بوو بە هەولێر و بە عێراق بیدات پێشتار داوێتی هەموو ئەو کردوانی کە ئەم جارە قەرارە بیکەت لە هەولێر وەڵام نادرێتەوە واتە ئەمریکیەکانیش چاوەڕوانی ئەوەیە دەکەن کە لە بیرنەوتەکانی عومەر یان لە تەنەف بیانەوێ بپێکرێن کە ئەمەش پێدەچێت لە دانوستانەکانیان لە عومان پێشتر لەسەر هەندێک خاڵ ڕێکەوت بن کەواتە زیاترن ڕاوبۆچوون لەسەر ئەوەیە کە لەوانەیە دیسان هەم لە یەمەن هەم لە لوبناان دەست بە هێرشەکان بکرێتەوە هێرشەکان هێرشی موشکی بن بیرمان نەچێت ئەنسوڕلای یەمەن توانای ئەوەی موشکی ئەوە گەورەی هەیە کە بەندەری ئیلاتی لە خزمەت دەرکردووە بە هەمان شێوە بەندەری حیفاش دەتوانرێت بەم جۆرە چەکانە کە بە دڵنیاییەوە ئەم تەکنۆلۆژیە موشکی و درۆنیە لە دەستی حزبڵاشەیە بێگومان بەندەری حیفاشی پێسەقەت دەکرێت هەموو ئەمانە بۆتە هۆکاریەوەی لە ماوەی 6 مانگی ڕابردوو ئیسرائیل زیاتر لە 60 ملیارد دلار زەرەری پێگەیشتووە ئابووری ئیسرائیل زیاتر لە 20 بۆ 30% دابەزیوە و لاواز بووە هێزی کاری ئیسرائیلی لە ئیسرائیلی هەڵدێن هەموو ئەمانە هۆکاریەوەیە کە ئەمەی کە ئێران کردوێتی ئەو دەستکەوتەی کە ئێران کردوێتی زۆر قەبارەکەی گەورەترە لەوەی کە بیەوێ ئێستا یاریەکە بگوازێتەوە ناو گۆڕەپانیسی ئیسرائیلی کە لەوانەیە لەو سەری تونەلەکە تاریک بوو هیچی لێ دیار نەبێت. زۆر باشە ئەوەی کە باسەکرێت کە دەرگای جەهەنەمێکەکرێتەوە مەسەلەی جەنگی جیهانی سێم مەسەلەن ئەمە طبعاً هەیە ئێستا غێر مباشر هەیە بەڵام ئایا ئەمە ئەگەر ئێران ڕاستەوخۆ موشەکەکان لە وڵاتی خۆی وەکۆی لە هەولێر کردی ئاراستەی تەلەبیبیان هەر بنکێکی استراتیجی ئیسرائیلی بکە پێتوانە ئەمە تەواو دەرگاکە ئەکرێتەوە و جیهان یان لانی کەم ڕۆژهڵاتی ناوەڕاستە چێتە ناو جەهەنەمەوە. کاکزانە سیناریۆی زۆر هەن بۆ ئەوەی ئەگەر وەڵامدانەوەی ئێران ڕاستەوخۆ بۆ ناو ئیسرائیل بێت یان بۆ یەکێک لەو خاڵە بەهێزانە دیپلۆماتیک یان سیاسی یان سەربازی ئیسرائیلیەکان بێت کە ئیسرائیل بیەوێ لەوەی کە ئێران لە ساڵانی ڕابردوو توانیەتی قوڵایی استراتیژی خۆی بەرەو ئەفریقیا و دەریای ناوەڕاست ببە ئیسرائیلیش بە هەمان شێوە ئیشی لەسەرەوە کردووە کە زیاتر لە 3 دەیە لە ئەزەربایجان و باکو وجودی هەیە بیرمان نەچێت لە ساڵانی ڕابردوو ئەو کاتەی کە درۆنی هێرمێز سنوورەکانی ئێرانی بڕی لە ئەزەربایجان و هاتە ئێران ئەو کاتی کە ڕاهگیری کرابوو بە دوواداچوونی لە دووکرابوو کە دەرچوو لە ئازەربایجان و لە باکوو هەڵسا بوو دواتر
یەکێک لە سیاست مەدارە ئێرانیەکان ئەیگەڕێتەوە کە ئێمە لەگەڵ وەزارەتی خارجە لەسەر خەت بووین کە لێکۆڵینەوەکان بکەین لە حزوری علیۆف بێ ئاگایی خۆی لە بابەتەکەی دەربڕی، بەڵام وەزیری بەرگری باسی لەوە کردبوو کە میوانەکانمان واتە ئیسرائیلەکان ئەم کاریان کردووە. پێدەچێت هەنگاوی هاوشێوەی ئیسرائیل بۆ دوای بە ئامانجگرتنی ئێران لە ناو ئێران لە ئیسرائیل مەبەستم بۆ دوای بە ئامانجگرتنی ئیسرائیل لەلایەن ئێرانەوە قەوقاز بێت کە ئیسرائیلەکان بیانەوێ وەکو امتیازێک بۆ ناتۆ، وەکو امتیازێک بۆ ئەمریکیەکان لە بەرامبەر ئەو پاڵپشتەی کە ئەمریکیەکان ئەیکەی بیانەوێ بابەتەکە لە قەوقاز بشەڵە ژێنن ئاژاوە دروست بکەن کە بێگومان ئەو کات ئێران ناچار دەبێت وەڵامی ئازربایجان لە ئازربایجان بداتەوە. تورکیای ئێستا بەم شەپڕێویی خۆی بێگومان ناتوانێت مداخەلە بکات، ئەو کات لەوانەیە رووسیا ناچار بێت مداخەلە بکە لەبەر ئەوەی قەوقاز هەم بۆ ئێران هەم بۆ رووسیا زۆر گرنگە، ئەو کات ناچار دەبێت ناتۆ هەڵوێستی تر بنوێنێت کە ئەمە پێدەچێت جەنگەکە بە شێوەیەک بەرفراوان ببێت کە لە جەنگی جیهانی بچێت ئەگەر چی لەوانەیە سنوورداریش بێت. باشە عراق و هەرێمی کوردستان لەناو لە تارگەتی ئێرانە هەن بۆ تۆڵەکردنەوە یان هیچ بنکەیەک هەیە کە مەسەلەن ئێران چاوی تێبڕی بێت وەکەوەی باسکرا لە چەند ڕۆژی ڕابردوو یان لە ڕۆژانی عەرەفە و جەژندا کە مەسەلەن چەند درۆنێک هاتۆتە سەر ناوچەیەکی دیاریکراوی هەرێمی کوردستان وەکو پەیامێک مەسەلەن ئەمە ڕوو ئەدات عراق و هەرێمی کوردستان لە چوارچەوەی ئەو تۆڵەیە یان لە چوارچەوەی بەڵێ من پێم وایە هەرێمی کوردستان و عێراق دۆخێکی کەمەک تایبەتتری هەیە لەوەی کە هاوچێشەی سیاسی لە عێراقدا هاوچێشەی ئێران و تورکیایە، هاوچێشەی عێراق و ئێران لەگەڵ ئەمریکایە، هاوچێشەی مەذهبی سوننە و شیعەیە، هاوچێشەی نەتەوەییتیایە. ئەمانە هەمووی کە لی دەرچێ ئێستا هاوچێشەیەکی کوردیش لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان دروست بووە. هەموو ئەمانە پێدەچێت ئەگەر لە خوارەوە بۆ سەرەوە بتەوێ سەیری بکەی، پێدەچێت هێزە کوردیەکانیش هەندێک لە هێزە کوردیەکان چاوەڕێی ئەوە بکەن کە بە دواخستنی هەڵبژاردن چاوەڕێی ئەم پێکدادانە گەورەی لە ناوچەکە بکەن بۆەوەی هەندێک لە هەژمونەکان. کاک عەبدولقادر و پرسیارم بۆ کرد بە ڕێز ڕابچێشمەنا و بابەتە، ینی ئەو معادلانەی لە هەرێمی کوردستانە گوزارێن تا چەند پەیوەندیان بەو بابەتەوە هەیە؟ بەڵێ بێگومان پێم وایە ئەم هێزە کوردیانە چاوەڕێی ئەوەکەن بە هاتنەکایی ئەم جەنگە گەورەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لەوانەیە ببێتە هۆکاری ئەوەی هاوسەنگی هێزی هەژمونی ناوچەیی و جیهانی لەوانەیە گۆڕانکاری بەسەردا بێت بۆ ئەوەی ناشاردرێتەوە کە ئێمەی کورد لە ساڵانی ڕابردوو نەمانتوانی یەکڕزیەکی سیاسی هێزێکی ئابووری و دارایی بۆ هەرێمی کوردستان دەستەبەر بکەین بۆ ئەوەی بۆ ئەو بابەتەی کە باز دەکرا گۆڕانکاری نەخشا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئامادەکاریەکمان کردبێت بۆ ئەوەی بتوانین بە دەستێکی فراوانتر دەستکەوتێکی زیاتر یەکڕزیەکی گەورە و پتەوتر بچینە مەیدانی گفتوگۆ بۆ ئەوەی دەستکەوتمان بۆ نەوەی پاشە ڕۆژە بێت. بێگومان ئەم بابەتە هەیە، بەڵام کە نەمان کرد ئێستا پاشکۆی پلانی هەژمونە نێودەڵۆتیەکانین کە ئێستا بەداخەوە لەم ساڵانەی ڕابردوو زۆربەی چاودێرە سیاسیەکان هۆشداریان لەم بابەتەدا کە ئەگەر بێت و ڕێک نەکەوین لەوانەیە ئەمەمان بەسەر بێت سەرکردەی گەورەی سیاسی لە هەرێمی کوردستاندا بە خاڵ و پیت ئەم بابەتیان خستە ڕوو، بەڵام بەداخەوە دیار بووکە لاوازی هێزە سیاسیەکان زۆر پێشینەی گەورەتری هەبوو، بۆیە ئێستا هەوڵ دەدان هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا دوا بخەن بۆ ئەوەی لەوانەیە ئەم جەنگەی لە پێشمانە بتوانێت هاوچێشەی هێز لە ناوچەکەدا گۆڕانکاری بەسەردا بێت کە بەدیدی من ئەم هاوچێشەیە گۆڕانکاری بەسەردا نایێت لەبەر ئەوەی تا ئەو دەقیقەیەش کە ئێمە گفتوگۆ لە بابەتەکەکەین ئەم هەژمونەی کە لە دنیادا دروست بووە بە ناوی کۆماری ئیسلامی ئێران هەژمونێکە کە تەنانەت ئەوروپی و ئەمریکەکانیش خۆی لێ دەپارێزن، واتە ئەمریکیەکان ڕاستەوخۆ دوای پێکانی کونسڵگەری داوایان کردووە کە ئێمە لە تۆڵا بەدەر بکەن. واتە ئەمریکیەکان لە عێراقدا وەڵامەکەی پرسیاری جەنابێت ئەمریکا لە عێراقدا لە دوای دەرچێک دەگەڕێ بۆ ئەوەی بە پێ ڕێکەوتنێک کە ئێستا بەڕێز سوودانیش سەردانی ئەمریکا دەکا لە دوای دەرچێک دەگەڕێ بۆ ئەوەی
بە کەمترین زیان بێوێ لەو هاوکێشە هەرێمیە خۆی بپارێزێت لەبەرەوەی گرنگی زیاتر لە دەریای چین لە رووسیا و لە ئەوروپا هەیە بۆ ئەوەی ئێستا خۆی تێوە نەگڵێنێت لەو جەنگەی لە ڕۆژهڵاتی ناوەڕاستدا قەرارە ڕووبدا کە دەرچەکەی ئاخیری دیار نییە بۆ کوێ دەچێت بۆیە ئەمریکا لی بەدەرە من پێم وایە پێگە ئەمریکیەکان لە کاتێک لە ئێراندا لە عێراقدا ئەکرێنە ئامانج لە کاتێکدا کە جەنگە گشتگیرەکە دەست پێ بکە ئیسرائیل هەوڵەدا ئەم بابەتە بیرمان نەچێ لە ساڵی 1970 لە جەنگی ئەکیتۆ یان جەنگی ئۆکتۆبر ئەو کاتەی کە ئیسرائیلەکان دۆخیان زۆر خراپبوو لە سەحرای سینا ئەو کاتەی کە هێڵی بارلین شکابوو لەلایەن مسریەکانەوە ئەو کات گۆڵدن مایر داوای لە کسنجر کردبوو کە ئێمە لۆبی ئیسرائیلی لۆبی جوولەکە لە دژی ئێوە و نیکسۆن بەکاردێنین لە ئەمریکا ئەگەر بێت و یارمەتیمان نەدەن کە ئەم جسری جەویەی ئەم پردی هەواییە دروست کرا و دواتر بۆ هۆکاریەوەی فڕۆکەی فانتۆمیان پێدان هەموو ئەو جەبەخانەی کە هات و دواتر بۆ هۆکاری شکستی دیسان عەرەبەکان و ڕێکەوتنی نوێ مەبەستم لەوەیە کە ئێستاش لۆبی جوولەکە لە ئەمریکا تەنانەت لەوانەیە لە لۆبی بایدنیش بەهێزتر بێتن بۆیە ئیسرائیل هەوڵ دەدا ئەمریکا بکێشێتە ناو ئەم شەڕای لەگەڵ ئێراندا بۆ ئەوەی هاوچێشەکان بگو کۆی هێزە سیاسیەکان هەوڵەدان بەرنمەیان بخەنە دوای ئەو جەنگەی کە قرارە پێیان وایە گۆڕانکاری گەورە ڕوودەدە بەڵام پێوە ئەمریکیەکان ئێستا دڕکیان بەم بابەتە کردووە ئەم کۆبوونەوە نهێنیانەی لە عومان ڕوویدا دەرخەری زۆر شت بوو ئەگەر بێت و ئەم خاڵانەی کۆبوونەوە لەبەر دەستمان بێت زۆرشی تر ڕوونتر دەبێت بەڵام عێراق و هەرێمی کوردستان لەو هاوکێشەیە بەدەرن تەنها ئەوەی کە هێزە سیاسەکان لە هەرێمی کوردستاندا پشت ببەستن بەوەی کە لەوانەیە هەژمونی تورکیا بتوانێت گۆڕانکاری لە بەرنامە و پلانی حکوومەتی عێراقی بکە پێم وایە خەوت عفوان با فەرقیان بچینە سەر ئەو هەلەشکر کێشێشی کە تورکیا باسەکە و کە قەرارە لە 22 مانگار دۆخان سەردانی عێراق بکە و ئامادەکاری لێک تێگەیشتنێک بکرێ کە ڕێگە بە تورکیا بدرێ مەسەلەن لە مەسەلەی لەشکرکێشیدا عێراق چاوپۆشی بکە بۆ ئەوەی بەمەرامەکانی بگات بابەتێکی ترە کە پەیوەندی بە هەڵبژاردنی هەرێمی کوردستان و بە دۆخی هەرێمی کوردستانەوەی پێیان وایە کە تورکیا دێت تورکیا کە هات دۆخێکی ئاڵۆز لە ناوچەکە دروستەکە ئەمە لە کوێ مەعادەلەکان بە تایبەتی لە دوای ئینتیخاباتی ببوورە شارەوانیەکان جێگەیە بێتەوە من پێم وایە تورکیا زیاتر لە 4 مانگە دەنگۆی ئۆپەراسیۆنێکی زۆر گەورە بۆ سەرچیایی گارە یان ئەوەی کە خۆیان ئاماژەی پێدەکەن شریتێکی 40 کیلۆمتری لە باکووری هەرێمی کوردستان دروست بکەین وەکو نەوایەکی ئارام کە پێشتر چەند ئۆپەراسیۆنێک لە ژێرناوی جیاجیادا لە هەرێمی کوردستاندا ئەنجام درراوە بەڵام ئەمە قسەی خۆیانە کە هیچ ئامانجێکی ئستراتیژی بەم شێوەیە نەپێکراوە و مەلموس نەبووە بۆ ئەوەی ئەردۆغان و ئاکێپێ بیانەوێ لە هەڵبژاردنەکان بەکاری بینم بەڕای من ئەوەی کە تورکیا بەرنامەی بۆ دادەڕێژێت ئەوەیە کە ئەویش دەیەوێ لە ئەگەری جەنگیان پشێوی کە لە ناوچەکە ڕوودەدا بیەوێ دەست بێنێت بۆ ناو هەرێمی کوردستان ئامانجی تەنها گارە نییە ئەوێ هێزەکان نزیکتر و قوڵتر بن لە هەرێمی کوردستان هەم نزیکتر بێ لە شنگال هەم نزیکتر بێ لە باشیک لەوانەیە پلانی داهاتوو کەرکووک بێت لە ئەگەری ئەنجام نەدانی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستاندا بۆشاییەکی یاسایی بۆشاییەکی سیاسی بۆشاییەکی نەتەوەی دروست دەبێت کە ئەمە دیسان لە خازانجی تورکیا ئەوان ئاوا سەیری بابەتەکەکەن بەڵام بیرمان نەچێت هەموو ئەو پلان و سیناریوانەی کە تورکیا داینابوو لە نەورۆز تا ڕادەیەکی زۆر پوسەڵ کرایەوە پەیامێک لە بەڵێ پەیامێک بەر لە نەورۆز بەڕێزان لە سەرکردایەتی پەکەکە مزگەنیەکان بڵاو کردەوە کە لە چەند ڕۆژی نەورۆز ژمارەیەک درۆنی پێشکەوتووی تورکی کە بەیرەقداری TB2 و ئەکنجی ئەمانە دوو لە بەرجەستترین تەکنۆلۆژیای درۆنی تورکیا لە ساڵانی ئەنی جێگەی فەخر و شانازی تورکیا لە ئاستی ئەوروپا و جیهانیشدا بوو کە تەکنۆلۆژیای درۆنی تورکیا دەتوانێت هەم دەواازەیەکی سیاسی هەم دەواازەیەکی سەربازی لە بواری تەکنۆلۆژیای سەربازی هەمیش پیشەسازی و بازرگانی تورکیا بەرە و ئاراستەی جیهانی بازرگانی تەکنۆلۆژیای سەربازی بە کە پێکانی ئەم درۆنانە لە هەرێمی کوردستاندا
لەم ناوچانەی کە لە مەتینە گارە زاب ئاواشین هەفتانین هەتا دەگات بە قەندیلیش پێکانی ئەمانە پەیامێکی گەورەیە واتە ئەمە لە زاری خۆیان پێکانی ئەم درۆنانە بە چەکێکی تایبەت کە لە سەرشان دەهاوێژرێ بە ناوی مانپات LGLA2 کە ئەمە چەکێکی ڕوسیە بە نرخێکی زۆر هەرزان بەردەست دەکرێتن پێشتر لە 4 شوێن بەکار هاتووە لەلایەن هەفتەرەوە لە لیبیا لە یەمەن لە سووریا ئەوە تا لە هەرێمی کوردستانش لە دژی تورکیا بەکار هاتووە ئەمانە بۆ خۆیان دەڵێن پەیامێکی گەورەیە جاجگە لەوەی کە توانای ئەم موشەکە دژە درۆنە دژە فڕۆکەیی کە هەیەی ئەمە جێگەی نیگەرانی گەورەتر ئەوەیە کە چ تەکنۆلۆژیایەکە چ ئامێرێک لە بەردەستی پەکەکە هەیە بۆ ئەوەی ڕەسەدی ئەم درۆنانە بکە لە کاتی هاتنیان لە کاتی توانای خستنە خوار هەموو ئەمانە هۆکارێکە بۆ ئەوی پەیامێکە ئەم چەکە ڕوسیە لەکوێوە گەیشتۆتە دەستی پەکەکە ئێستا پەکەکە بەپێی ئەو راپۆرتەی کە لە لانگلی بۆ کۆنگرسی ئەمریکا و پێنتاگۆن ڕۆیشتووە کە ئاماژە بەوە دەکات کە پەکەکە لە ژێر ناوی تیرۆریست نەهاتووە کە پەکەکە بزاوی پەکەکە لە دژی تورکیا مەترسی نییە بۆ ڕۆژاوە بە پێچەوانەوە بەرپەجدانەوە و ئۆپەراسیۆنەکانی تورکیا لە دژی پەکەکە ئەبێتە جێی پشێوینانەوە و ناسەقامگیری سیاسی و ئابووری لە ڕۆژهڵاتی ناوەڕاست تەنانەت لە ئەوروپاش بەگشتی ئەمە هۆکار ئەکرێ پەیامێک بێت بۆ ئەوەی دەستێک لە پشتەوە بێت بۆ ئەوەی تورکیا بوەستێنێت ئەمانە هەمووی لەلایەکی تریشەوە تورکیایەک کە لە ماوەی ساڵانی ڕابردوو 418 بۆ 20 میلیارد دلار قەرزی دەرەکی دەسەرە ئۆپەراسیۆنەکان لە دەرەوەی خاکی تورکیا بودجە و خەرجیەکی یەکجار زۆری لەسەر دەستی ئەردۆغان و ئاکێپێ دایناوە لە ماوەی 5 ساڵدا 7 جار گۆڕینی سەرۆکی بانکی ناوەندی تورکی هەموو ئەمانە ئەومان پێ دەڵێ داڕمانی ئابووری هەڵاوسانی زیاتر لە 40 بۆ 50 لە سەتان هەموو ئەمانە تەنها پەیامێکی هەیە گزارشتەوە دەکاتن کە ئیدارەدانی دەوڵەتی تورکیا بەم شێوە و استراتیژیی کە ئەردۆغان و ئاکێپێ پەیرەودەکان بەرەو هەڵدەریان دەبا کەواتە تورکیا لە ئاستێکدا نیە کە توانای ئەوەی هەبێت لە ئێستادا بیەوێت ئۆپەراسیۆنێک لەم شێوێ بکە بەڵام هاوکات لەگەڵەوە لە ئەگەری دروستبوونی ئەم جەنگە بۆ تورکیا هیچ ڕێگەیەک ناڵێ جگەلەوەی کە ئەگەر بیەوێ هەرێمێک دروست بکە کە زۆرینەیەکی کوردی دروست ببێ کە لە دژی سیاسەتە پاوان خوازی و دژبراتی کوردی لەلایەن ئاکێپێەوە دروست ببێتن بێگومان لەوانەیە تورکیا بۆ تورکیا قەزیەکی حیاتی بێت نەک مەسری و بیەوێت لە هەر ئەگەرێک بێ خۆی لێبدا بۆ ئەوی بیەوێت ڕێگری لە دروستبوونی ئەم بابەتە بکە کە پێی وایە هەڵبژاردنەکانی هەرێمی داهاتووی هەرێمی کوردستان لەوانەیە ئەم زەمینەیە بڕەخسێنێ بۆ ئەوەی هێزێکی کوردی کیانێکی کوردی دروست ببێتن کە ئیتر گوێڕایەلی پلان و بەرنامە و استراتیژەکانی تورکیا نەبێت. باشە کەواتە دۆخی ناوخۆی تورکیا و ئەو پەیامانەی کە وتت تا ڕادەیەک مەسەلەن بۆ من معلومە کە ڕەنگەمە پەیامێک بێت کە لەلایەن وڵاتانی ترەوە بە تورکیا بدرێت لە ڕێی پەکەکەوە کە ئەگەر تۆ ئەمە بکەی شتی تریش ڕەنگە بەڕێگاوە بێ پێت وایە تورکیا ئەو مزازەفەیە بکات خۆی بدات لەو بابەتە و لەو لەشکر کێشیە کە ئێستا هەیە مەسەلەن مەعدای شۆ و بابەتی ئەعلامیەکانیان کە هەمیشە هەڕەشەی پێ لە ناوچەیەک یان لە حەزبێکی سیاسی هەرێمی کوردستانەکەن یان ئەکرێ پارتی یان هەر لایەنێکتر ئومێد لەسەر ئەوە هەڵبەستێت کە یان وای پیشامدا کە هاتنی تورکیا دۆخەکە تێکەدا و زەمینەی هەڵبژاردن لەبار نابێ؟ من پێم وایە دوو سەرە یعنی لایەکە ئەگەر پارتی بیەوێ هەڵبژاردن دوا بخوا بۆ ئەوەی سوود لە پشێویەکە و هاتنی تورکیا و ئەمانە وەربگرێ خواما زەرەرێکی دووقاتە بەوەی ڕەوتی نەتەوەی و نیشتیمانی و هەرێمی کوردستان بەگشتی و کورد بەگشتی زەرەکە لەبەرەوەی تورکیا لە ساڵانی ڕابردوو هیوا و ئومێدی تەنانەت نەخشەی پشتی سەریان هەمویان تا کەرکووک و سلێمان و باکووری سووریا هەر هەمووی بوو ئەگەر بێت و بیانەوێ شتێکی وا بکەن لە ئەگەری کە من بدۆڕێنم ئەبێ هەمویان بدۆڕێن ئەمە زەرەرێکی زۆر گەورە پێمانە هیچ کەسێک قازانج لەو بابەتە بکە لە لایەکی تریشەوە تورکیا لەوانەیە لە ئەگەری هاتن و جێبەجێکردنی ئەو پلانە کە من پێم وانە قەت بیر لەوە بکاتەوە کە بیەوێ خۆی تێوە بگەڵێنێ لە ئەوەی کە عەرەب پێی دەڵێ حەربی استینزافێک لە خەرجیەکی وا زۆر قەرزێکی وا زۆر دواتر کوشتارێکی وا زۆر
ئەمەشمان لەبیر نەچێت کە باسم کرد ئەمەی کە تورکیا لە ئۆپەراسیۆنی پێشووی گارە بەدی کرد کە ئەم راپۆرتانە و ئەم نامانەی کە ئاراستەی کۆنگرێسی ئەمریکا کرابوو کە پێیان وابوو سوپای تورکیا لەسەر زەوی لە گارە ڕوبەڕووی چەک و تەکنۆلۆژیای ئەمریکی بووەتەوە کە ئیبادەیان کردوون. ئەمانە ئەوە بەبیر تورکیا ئەخێتەوە ئەگەر بتەوە ڕیسکێکی لەم شێوە بکەی ئەبێ کارتی ئاخیرت بێواتە من پێم وایە ئەگەر تورکیا بێوێ کارێک لەم شێوە بکە ئەوە کارتی ئەخیریتی کەواتە هیچ پێنەمانە بۆ ئەوەی تەنها ڕێگری بکە لەوەی کە لە بینی باش و باشتر خراپ و خراپتر خراپێک هەڵبژێرێت کە ڕێگری بکە لە دروستبوونی هەرێمی کوردستانێک کە سەرکردایەتەکەی نزیک نەبێت لە خۆی و جێبەجێگرتنی پلانەکانی لەوانەیە حکوومەتی عێراقی دەستی باڵاتری لە سیادەی سنوورەکانی هەبێ لەوانەیە هەرێمی کوردستانی داهاتوو کە تێیدا هێزەکانی تر و نیشتیمانی تر بیانەوێ باڵات دەست بن بڕیار دەربکەن لە پارلەمانی کوردستان بۆ کشانەوەی هێزەکانی تورکیا بۆ سنووردارکردنی ئابووری تورکیا لە هەرێمی کوردستان بۆ زۆر بابەتی ترکە ئەتوانێت ئاماژەی پێ بکەین. بەڵام ئایا تورکیا ئەم کارە دەکە یان نایکە پەیوەستە بەوەی کە ڕوئیای تورکی دنیابینینی تورکی بۆ هەرێمی کوردستانێک کە لە دەی شەشیان دوای ئەوە هەڵبژاردنێکی تێدا بکرێت کە تورکیا نەتوانێت سیاسەتەکانی خۆی ئایندەی سیاسی خۆی بەرژەوەندی خۆی لە هەرێمی کوردستاندا ببینێ. ئەگەر نەبینێتن ئەوە پێی وایە لەوانەیە تەڵقەت و ڕەحمە بێ لەوانەیە انتحار بێ بەڵام پێم وایە دەیکە. بەڵێ کە عەبدولقادر بەڕێز پارێزگاری سلێمانی ئەمڕۆ نووسینێکی هەیە و ئەڵێت کە شەڕ لەبەر دەرگامانە پێویستە هەرێمی کوردستان خۆی نەگلێنێتە ئەو شەڕە. ئەمەش بەڕاستی لە هەموو هاوڵاتیان هەمان بۆچوون هەیە. ئەم شەڕە کامەیە مەسەلا مەبەستەکەی ئەوەی ئەو شلۆڤەیەکە ئێستا جەنابەت ئەیکەی لەسەر تورکیا یان مەسەلەی ئێران و ئیسرائیلە یان مەسەلەن کامیانە و چۆن هەرێمی کوردستان ناگلێتە ناو شەڕە یان خۆی ناگلێنێتەوە شەڕە. پرسیارێکی جوانە کاکزانە ئەزانی هەموو ئەو وڵاتانەی جیران و جیهانیش خۆیان ئامادە کردبوو بۆ قۆناغی دوای داعش و دواتر جەنگی رووسیا و ئوکرانیا و ئەو گۆڕانکاریانەی کە سیستەمی نوێی جیهانی و فرەجەمسەری لە دنیادا ڕوئەداتن لە کاتێک کە پشێوی دروست دەبێت بۆ سەر لە نوێ بنیادنانەوەی نەخشەیەکی جیهانی هەموو وڵاتێک کە چاوی بڕیوەتە سنووری وڵاتانی جیران ئێمە بین ئێستا ئەڵمانیا و پۆڵەندا لەسەر سنوورەکان شەڕیانە لە مۆڵداڤیا کێشە هەیە لە ئوکرانیا کێشە هەیە دەبین لە قەوقاز بابەتی گەورە لە نێوان ئازربایجان و ئەرمینیا هەیە دەبین لەوەر ئەفغانستان و پاکستان کێشەیان هەیە چین و هندوستان کێشیان هەیە زۆر شوێنی ترێت لە عێراقیش بێگومانەمە هەیە تورکیا ساڵانێکە باس لەوە دەکاتن کە ویلایەتی موسوڵ و کەرکووک مڵکی ئیمپراتوریەتی عوسمانی بووینە باکووری سووریا مڵکی ئەوان بووە تەنانەت ئاماژەیان بەوە دەکرد بە لە 2015کە باکووری ئەفریقیا و تەنانەت جەزیرەی عەرەبیش مڵکی ئەوان بووە ئەبێ بگەڕێتەوە هەموو ئەمانە کەواتە پلانیان هەیە تورکیا لە حتا لە دراما تەلەڤیزیۆنەکانیان لە ئامادەکردنی شەقام بۆ شەڕ و پشێوی و پەلاماردان ئەم هێزانە ئەم هێزە پرۆکسیانەی کە ئامادەین کردبوون ئەو هێزە توندڕەوانەی کە تەکفیریەکان بەشێک لە داعش ئەوانەی کە ئێستا لە سووریاوە گوازراوانتەوان ئازربایجان کە لەوانەیە دەستی ئیسرائیل بێت بۆ سەر ئێران هەموو ئەمانە ئەکرێ ئەم وڵاتانە ئەمە زیاتر براوە دەبێت لە پلانی سەر لە نوێ داڕاشتنی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە زیاتر کاری کردبێت. ئەبینین ئیران من لە دیمانەیەکی تەلەڤیزیۆنی بەر لە چەند ڕۆژێک بینیم کە ئەفسەرێکی پایە بەرزی خاننشینکراوی سیخوڕی هەواڵگەری ئیسرائیل باز لەوە دەکا کە ئەمەی کە ئێستا دەیبینین دەرەنجامی خەبات و تێکۆشانی ئێران لە 15 بۆ 20 ساڵی ڕابردووە واتە زیاتر لە 580 کیلومتر تونێل لە غەزە ئەمانە ئەکرێ زۆر لە مێژە ئیشی لەسەر دەکرێت هەموو ئەو پلانانەی کە دادڕژێ ئەو کاتەی کە ئەحمەدی نەژادمان بینی لە جیبوتی کە خەڵک گاڵتەی پێکرد ئەو کاتی کەس بیری لەوە نەدەکردەوە کە لەوانەیە ئێران عومان یەمەن جیبوتی دواتر ئەریتریا و سوودان و مصر و سینا بۆ غەزە هێڵی گواستنەوەی چەک و جەبەخانە و ئەمانە بێتن. ئێستا تەواجودی ئێران لە سوودان کە بەر لە چەند ڕۆژێک باسلەوە دەکرێتن کە هۆشداری دەدرێتن ئێران کە دەستێوەردان لە ململانەی ناو سوودان نەبێتن لە ماڵی بورکینافاسۆ نایجیریا هەموو ئەمانە ڤاگنەر لەکوێوە دەستی پێی گەیشت ئێران چی ئەکا لە ئەرژەنتین چی ئەکا لە ڤێنزوێلا
ئەم وڵاتانە لە ماوەی ساڵانی ڕابردوو ئیشیان لەسەرەوە کردووە. ئایا ئێمەی کورد ئیشمان لەسەر کرد؟ بەداخەوە نەمان کرد. شار لەبەر دەرگایە، بەڵێم لەبەر دەرگا لەبەرەوەی تورکیا تۆمۆحی لە هەرێمی کوردستان و لە سووریا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە. ئێران قوڵایی استراتیژی خۆی بۆ ئەفریقیا، ئێستا بۆ جەمسەری باشوور، ئێستا بۆ دەریای ناوەڕاست هەیە، ئێستا پێناسەی ئاسایش بە نسبەت ئەوروپیەکان، ئەمریکیەکان، چینیەکان، ئێرانیەکان جیاوازە. هەموو ئەمانە هەموو وڵاتانی دنیا میزانیەی سەربازی خۆیان لە 2% بۆ 80 بۆ 30% بەرزیان کردوتەوە، کەواتە جیهان ئامادەکاری شەڕێکی گەورە دەکات. ئەم شەڕی جیهانی سێمە کە ئێستادا بە شێوەیەکی سارد لە ئارەدایە، کورد لەو سەروبەندە چیەکە، من پێم وایە ئەسڵەن دۆخێکی باشمان نییە. کورد دەتوانێت خۆی لێ دەرباز بکە یان ناتوانێت بەم پشێویە سیاسی کە لەمی کوردستاندا من پێمانە توانای ئەوەمان هەبێت. ئارەزوو دەکەین، تەمەنا دەکەین خوای تەبارەک و تەعالا دەرگایەکمان بۆ بکاتەوە بۆ ئەی عەقڵی سیاسیمان بگەڕێتەوە، یەک ڕیزیەکمان هەبێت ئەوەی کە لە دەستمان ماوە لە دەستمان نەچێت. هەڵبژاردن هیچ لە بابەتەکە ئەگۆڕێکردنی و نەکردنی لە هەرێمی کوردستان کاک عەبدولقادر؟ بێگومان کردنی هەڵبژاردن زۆر لە بابەتەکان دەگۆڕێ، نەکردنیشی بە ئاراستەیەکی ترەوە زۆرە گۆڕێ. کردنی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا هەر هیچ نەبێتن سەقامگیریەکی تاڕادەیەکی سیاسی بۆ دڵی خەڵک دەگەڕێتەوە، شەرعیەتێک بۆ دام و دەستگاکانی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە. ئەمەی کە زۆر زەرەرمان کرد لە هەرێمی کوردستاندا لە بەرامبەر حکوومەتی فەدرال کە لە سەرەوەی دەستوریش مامەڵەی زۆرمان لە لۆبیکردن لە دیپلۆماسی لە سیاسەتی دەرەوە، تەنانەت لە بوارە سەربازیەکان، لە بوارە ئابووری، لە بوارە بازرگانی، لە هەموو ئەمانە دەمان کرد. ئەوانە زۆرمان لە دەستچوو. سیاسەتی سربەخۆ، ئابووری سربەخۆ کە لە بواری وزە دەچوو بۆ ئەوەی شوێنپەیەکمان هەبێت لە نەخشەی وزەی جیهانیدا، ئەمەمان لە دەستچوو بەپێی بڕیارێکی بەسیط، بەپێی سکاڵایکی بەسیط لە دادگای یەکلایکەرەوەی پاریس و ئەکرێت دادگای فیدرالی لەمە و بەدواش بڕیاری تر لەسەر هەرێمی کوردستان و دۆخی ئیدارە و دۆخی کارجێڕی لە هەرێمی کوردستاندا دەربکە کە ئەمە هەمە لەوانەیە لە ئاستی سیاسی سربەخۆیی ئیداری، سربەخۆی سیاسی لەوانەیە تا ڕادەیەک زەرەرمەند بین. ئەگەر بێت و هەڵبژاردن ئەنجام بدرێت لەوانەیە بتوانین پتەوی و یەکڕێزیەک دروست بکەین لە هەرێمی کوردستاندا کە بەهێزێکی زیاترەوە تەواجودمان لە بەغدا هەبێت بۆ ئەوی بتوانین وەکو کارتێکی بەهێز دیسان ناوبژیوان لە نێوان سوننە و شیعە بکەین، نەک ببینە کارتی پەرتەوازەی نێوان شیعە بەجیا سوننە بەجیا، دواتریش لە کاتی بەهێزبوونی بەغدا تۆڵەی هەموو ئەمانەمان لێ بکەنەوە. بێگومان ئەمە تۆڵەی ساڵانی ڕابردووە کە هەوڵی پەرتەوازەی ناوماڵی شیعەماندا و هیچیشمان پێ نەکرا، ئێستا خەنجەرەکە لای خۆمان زیاتر دەیبڕێت. لە ئەگەری ئەنجام نەدانی هەڵبژاردنیش بێگومان وێرانیەکی گەورە لە هەرێمی کوردستاندا دروست دەبێت کە لەوانەیە سەر لە هەندێک خەونی ڕەش و تاریک دەربێنێت کە هیچ کەسێک لە هەرێمی کوردستان، هیچ نیشتمان پەروەرێک، هیچ خاکپەرستێک بێگومان ئاواتی پێ ناخوازێ. ئەو احتیمالاتانەی کە مثلەن باسەکرێن بۆ ئەوەی کە پشێوی و ئاڵۆزیەک لە عراق لە هەرێمی کوردستان دروست بێ و گرێوی لەسەرەکرێت کە مثلەن لە بەردەرگا بن، نزیکن ڕوو بدەن، یعنی ماکەکانی هەن یان احتیمالاتێکی دوور و بیرلێکراون، تەنها بیرلێکراون؟ کاکزانە من پێم وانیە دووربن لە ئەگەری ئەنجامەدانی هەڵبژاردن لە ناوخودی کوردستان پشێوی و ئاژاوی تری ئیقلیمی و ناوچەی تا ڕادەیەک. من پێم وایە ئەوەی کە ئەگەر مەبەست پێکدادانی ئێران و ئەمریکا یان ئێران و ئیسرائیل بیت ئەوە لە عێراق ڕوونادا، لەبەرەوەی پێشتر ئەم پێکدادانە ئەم پەیامانە نێردراوە. ئێستاش توانای موشکی و درۆنی ئێران زۆر گەورەترە لەوەی کە بیاوێ لە عێراقدا تۆڵە بکاتەوە، واتە ئێستا ئێران خاوەنی موشکی سجیل و فاتحی هایپەرسۆنیکە گەتەتوانێت ڕاستەوخۆ ناوخودی ئیسرائیل بپێکێ، لەوانەیە ئەم دژە موشکی و ئەم سیستەمی دژە موشکی و گومبەتی ئاسڵین ئەوانش نەتوان ڕێگری بکەن. زۆر بابەتی نەزانراو هەن کە ناتوانێت ڕێگری دەکەلەوەی بتانی پێشببینی بکەیت کە قەبارەی پێکدادانەکە، قەبارەی زیانەکان، قەبارەی ناسەقامگیری و پشێویەکە بۆ مرۆڤ ئاشکرا بێتن. بەڵام ئەمە مسۆگەرەکە لە ئەگەری ئەنجام نەدانی هەڵبژاردن یان ڕوونتر برێم لە ئەگەری نەگەیشتن بە ڕێکەوتن لەوانەیە ناڕاستە و خۆش بێت، بەڵام دیسان زەرمەندی گەورە دیسان هەرێمی کوردستان و بە دەرەجە یەک خەڵکەکەشی دەبێت. دواسەرنجی بەڕێز کاک عەبدولقادر، من پێم وایە سەردانەکەی بەڕێز سوودانی بۆ ئەمریکا دەرخەری زۆر شت دەبێت.
پێم وایە لەوانەیە دەرەنجامەکەی یارمەتی دەربێت یان بەرچاوڕوونیەکی گەورە هەبێت بۆ ئەوەی سەردانی بەڕێز ئەردۆغانیش بۆ بەغدا دەرچەیەک بکاتەوە بگەینە ڕێکەوتنێک کە داخوازیەکانی ئەردۆغان بریتە لە ڕێکەوتنێکی هاوشێوەی نێوان عێراق و تورکیا هاوشێوەی ڕێکەوتنە ئەمنیەی نێوان ئێران و عێراق کراوە لەوانێ لە بواری پەکەکە سنووردارکردنی چاڵەشیەکانی پەکەکە لەو بەری ئەم هێزەی کە ئێستا لە دوای هەڵبژاردننی شارانەکانی لە تورکیا بۆ کورد بەدی هاتووە بۆ ئەوی پرۆسەیەکی نیمچە نەرمکردنەوە لە نێوان کورد و تورک کە ئێستا AKP گەیشتۆتە و ڕاستی کە ئەگەر بێت و بۆ 4 ساڵی داهاتوو نتوانێت کێشەی کورد بە یان احتیوا بکە یان چارەسەری بکە لەوانەیە بێگومان لە 4 ساڵی داهاتوو حکومی لە دەستنامێنە دەسەڵاتدارەتی لە دەستنامێت هەموو ئەم خەونانەی کە هەیەی هەمووی لە دەستی دەچێتن. پێم وایە ئەم داخوازیانەی کە ئەردۆغان لە بەغدادەی بێت لەوانەیە سوودانی لە ئەمریکا بتوانێت بەرچاوڕوونی زیاتری بەردەست بێت یان گۆڕەپانێکی فراوانتری لە بەردەست بێت بۆ ئەوی بتوانێت گفتگۆی زیاتر لەگەڵ تورکیا کە لەبەرەوەی من پێم وایە ئەمەی کە لە نێوان ئێران و ئەمریکا دەگوزارێتن تا ڕادەیەکی زۆر لە عێراق یەکلایی بۆتەوە ئێستا ئەم مەترسیەی کە هەیە ئەنجام نەدانی هەڵبژاردنەکان لە کوردستاندا و دەستێوەردانەکانی تورکیایە و لە لایەکی تریشەوە تۆڵەکردنەوە و دەرەنجامی تۆڵەکردنەوەی نێوان ئێران و ئیسرائیلە کە لەوانەیە لە قەوقاز ڕوو بداتن تورکیا ناچار بێت مداخەڵە بکە دواتریش لەوانەیە و ئاگرە پەڵکێشی ناو هەرێمی کوردستانیش ببێت. سوپاس بۆ بەڕێز عەبدولقادر هەرشی توێژەری ئەمنی بەڕێستان کە بەڕێزیان کە لە شاری هەولێرەوە لەگەڵ مامۆ. سوپاس دووبارەکە عەبدولقادر. سوپاس بۆ هاوکارانم بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن ئەمانەتی خوای گەورە بن. خواتان لەگەڵ.